بێگومان پرۆسەی پێشبینیکردنی ڕەوشکەشوها بە دوو قۆناغ پێویست دەبێت. نێشەشیان بوونی کۆمەڵە گوێزگەیە لە سەر عەرز، واتە دابەشبوونێکی جوگرافی بە وێزگانە بکرێت تاوەکو بەلایانی کەمەوە بتوانانی سەرجەم ناوچە جوگرافیەکانی ناوچەی کە دەتەوێت پێشبینی بۆ بکەی دای بپۆشی. لە کاتی ئێستادا ئێمە 36 وێزگەی کەژناسی لە کاردا جگە لە 5 وێزگەی پێوانی ئامێری بارانبارین. ئەو وێزگانە دابش بوونە لە بەشێرە باشووری هەرێمی کوردستانەوەتە لە سنووری کەلارەوە بۆ مەدان هەروە درێژ دەبێتەوە تاوەکو زاخۆ. سەرجەم ناوچەکانی گرتوۆتەوە بە شێوەیەک دەتوانین بڵێن لە کاتی ئێستادا لە ڕووی وێزگە کێشەمان نییە وەکو ژمارە. بەڵام قۆناغی دووەمی پێشبینی کە دەست پێ دەکە بە کۆکردنەوەی زانیاریەکانەوە ئەو پرۆسێ ئەنجام دەدرێتنکەوە دەتوانین هاوڵاتی بە شێوەیەکی سادە و ساکار پێشبینی بۆ چلۆش کاتژمێری داهاتی بکەوێتە بەردەست. ئەمیش بە دوو پێویستی بە هەمان شێوە بە دوو فاکتەر دەبێت. یەکێکیان بوونی هێزێکی مرۆیی، ئەو هێزە مرۆیەش کە خۆی دەبینێتەوە لەو کارمەندانەیەکەوە دەتوانین بڵێن پسپۆرن لەو بوارەکەەوە دەرچووی بەشی جوغرافیە و بەشی فیزیان کار دەکەن و ساڵانێکی زۆرە لە وێزگەکان کاریان کرد، دواتر کارەکانیان گۆڕاوە بۆ پێشبینی کار لەم بەشە. هەروەها سوودوەرگرتن لە تەکنەلۆژیای نوێ. ئەم دوو فاکتەرە لەگەڵ یەکتری دەبنە هۆکارێکی کە بتوان کوالێتی پێشبینیەکان تێدا بە ئاستێکی بەرزتر پێشکەش بکرێت. سەبارەت بە پرۆسەی پێشبینی بە هەمان شێوە تۆ بوونی هەر دیاردەیەکی کە شوهوا تەنها ئەو ناوچەی ئێمەوە تا هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵکو لە دەرەوەی سنوورەکان کە دەڵێن ژینگە سنووری نییە، ئەو دیاردە جوگرافیانە و دیاردەکە شووایانش بە هەمان شێوە سنووری نییە، بەڵکو لە وڵاتانی دەوروبەریش هەمان دیاریدا ڕوودەداتن. بۆ نمونە لە وەرزی زستان کە بەرزە پاڵەپەستویەکی سیبیری ڕوودەکاتن پلەکانی گەرمادا دەبەزێنیتن، بێگومان ئەمە چەند وڵاتێشتریشی بڕیوە تاکو گەیشتۆتە هەرێمی کوردستان. بەشی پێشبینی بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی بۆ مەرززانی هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی خۆی سەبارەت بە کەش و هەوا و زانینی پێشبینیەکان دەربارەی کەش و هەوا بۆ ماوەی هەر 48 کاتژمێرێک ڕۆژانە ئێمە بڵاوکراوەکانی خۆمان بڵاو دەکەنەوە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و هەروە ناردنی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن سەبارەت بە بارودۆخی کەش و هەوا. ئێمە بۆکو بەشی پێشبینی هەڵدەستین بە وەرگرتنی هەر سەری کاتژمێرێک جارێک هەڵدەستین بە وەرگرتنی ڕەگەزەکانی ئاوهەوا لە وێزگەکانی کەشناسی هەرێمی کوردستان کە دابەش بوون لەسەر ناوچەکان و دوای لێکدانەوەی ئەم زانیاریانە ئەم داتانێک کە بەدەستمان دەگات ئێمە هەڵدەستین بە پشتبەستن بەو داتانە بۆ دەست دەکەین بە پێشبینیکردن بۆ کەش و هەوای هەرێمی کوردستان کە خۆی لە خۆیدا ئەم داتانە یارمەتی دەرێکە بۆ زانینی کەش و هەوای پێشبینی کراوی ناوچەکەمان بۆ ماوەی 48 کاتژمێر. هەروەها لە هەندێک کاتدا لە کاتی هاتنی شەپۆڵێکی بارانبارین یاخود هاتنی هەر بارودۆخێکی ناجێگیر بۆ سەر ناوچەکەمان ئێمە زووتر بڵاوکراوێکی تایبەترمان دەبێتن بە سەبارەت بەو شەپۆڵی بارانبارینە یاخود هاتنی تۆز و خۆڵ بیان هەر دیاردەیشتر بێت. ئێمە دەست دەکەین بە پێشبینیکردنی ئەم حاڵەتە و زووتر هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە لە هاتنی ئەم حاڵەتە بۆ سەر ناوچەکەمان. ئێرە وێزگەی کەشناسی کلاسیکی هەولێرە کە وێزگەیەکی تەقلیدی پێدەگوتری ساینۆپتیک لە ئاستی دەریا 484 مەتر بەرزە. بڵێ وێزگەی کەشناسی کلاسیکی هەولێر کۆمەڵە توخمێک لەخۆ دەگری. بان لە سەرەتاوە دەست پێ بکەین بە باسکراڤەکردنی ئەو توخمانەی کە لەناو ئەو سکرینیدان ئەو پێی دەگوترێت ستیڤن سکرین، سندوقی ستیڤن. ئەوە چوار گەرمی پێو لە خۆ دەگریتن. گەرمی پێوی وشک، ئەوەیان گەرمی پێوی تەڕ، ئەوەیان گەرمی پێوی تۆمارکەری بەرزترین پلا، ئەوەیان گەرمی پێوی تۆمارکەری نزمترین پلا. ئەو چوار گەرمی پێوەی لە خۆ دەگری. طبعاً ئەمە ڕزدە لە کنەمە 24 سعات هەیە، یعنی 24 زار لە شەو ڕۆژێک ڕزدە وەردەگیرێ، با بڵێن تۆماری هەموو توخمەکانی وەردەگیرێ. ئەو وشک و تەڕەی لە هەموو سەرە سعاتەکان ئەمە دەنووسین. طبعاً بۆ هەر سعاتێک دەدەقەی بووی ئەمە ڕزدەی دەنووسین. پێی دەگوتێ ڕزدەنووسینی و تۆمارکردنی توخمەکان عەفوەن وشک و تەڕەکەی لە هەموو ڕزدەکان وەردەگرین. بەس بەرزترین پلەی گەرمی تەنها لە سعات 9 شەو تۆمار دەکرێت. 9 شەوی 9 لە کنەما بە تەوقیتی هەولێر. نزمترین پلەی گەرمیش سعات 6 9 بەیانی
بە تەوقیتی هەولێر تۆمار دەکرێتن ئەوە بریتی بوو لەو شتانەی کە لەناو ئەو سکرینیدا هەیە ئێستا پلەی گەرمی 22.3 بە ئێستا طبعا بەرزترین پلەی گەرمی ئەوڕۆ وەرناگیرێ هەتا دەبیت ساوەڕوان بکەین لای سەعات 2-3 ڕۆژ بەرزترین پلەی گەرمی تۆمار دەکرێت بەس ئەمە لە سزلەکەی لە سەعات 9 شەو دەینووسین بەس لەکەنەمە لای سەعات 3 بینی 3 و 2 پاشنیوڕانێ بەرزترین پلەی تۆمار دەکرێتن طبعا ئێستامە نازانین بەس پلەی گەرمی دوونێ بەرزترین پلەی گەرمی دوونێ 23.8 بوو نزمترین پلەی گەرمی ئەو ڕۆژ 11.4 بووە لە ڕاستیدا ئەو پلەی گەرمی ئەمە دەیدەینێ خەڵک پلەی گەرمی ناو ئەو سکرینەیە طبعا ئەو سکرینە بە هیچ شێوەیەک ڕۆژی پێناکەوی خۆری پێناکەوی تەنها شوێنەکەی سێبەرە سکرینەکە لە دار و یاخود لە پلاستیک دروستکرێ هەموو دەمێ هاوای دەستە ناوێ بەستیش ڕۆژی بەرناکەوی لەبەر ئەوەی ئەمە کە دەڵێن بەرزترین پلەی گەرمی با بڵێن ئەو ڕۆچل بووە 35 بوو ئەمە پلەی گەرمی ناو ئەو سکرینەی وەردەگری نەک پلەی گەرمی سەر زەوی طبعا ئەو کاتی کە پلەی گەرمی لێرە 35 پیشانەدا لەسەر زەوی لەوانەیە هەتا 70 بڕوا 65 بڕواتن ئەوە لەبەرهەند ئەوەی ئینسان هەستی پێدەکە ئەو پلەی گەرمی دەور و پشتی زەوی و سەرخاکە نەک ئەو پلەی گەرمیکەوە ئێرەیە پلەیەکی گەرمی تر ئەمە پلەی دەرێن پلەی گەرمی هەوا عەفوە نافەرمین پلەی گەرمی خۆڵ پلەی گەرمی هەوایە ئێرە یعنی طبعا ئەو سکرینەش مەترونیوە کە تا مەتر و 6 سانتیم لەسەر زەوی دوورە ئەوەش هەتا کاریگەری زەوی زۆر لەسەری نەبێت لەسەر پلەی لەسەر گەرمی پێوەکە ئەوەیان ستاندەر ئەوەی ناو سکرینەی ستاندەرە نەک ئەوەی ئەمەکە لە زادە دەڕۆن هەستی پێدان طبعا کە تۆ لە زادە دەڕۆیان لەسەر زەوی دەڕۆی ئەو تیشتی ڕۆژە لە زەوی بەرز دەبیت هەموو بەدەم و چاو بەدەستنی ئێمە دەکەوی طبعا هەست بەس گەرمەی زۆرتر دەکەیت بەس ئەوەی ناو ئێرە ئەمە حسابی لە بۆ دەکەیت هەر لە کۆنیش لە سەردەمی بوونی رادیۆ کە کەسێکی بەتەمەند جاران دەیانوت ئیسرائیل وتی باران دەبارێتن و خەڵک زۆر قەناعەتێکی لا دروست ببووم بەڵام ئەگەر بێشی بکەیەوە مانایەکی زۆر هەڵدەگرێتن بەوەی کەوا ئیسرائیل یەکەم وڵات بوو لەسەر بەشی ڕۆژهەڵاتی حەوزی دەریای ناوەڕاست بەشی هەرە زۆری دەتوانین بڵێن لە سەروی سەدا هەفتای ئەو نزمە پاڵەپەستویانەی کە لە وەرزی زستان کار دەکاتە سەر هەرێمی کوردستان لە نزمە پاڵەپەستوەکانی دەریای ناوەڕاستن کە لەگەڵ خۆیدا ڕادەیەکی باش شێ هەڵدەگرێتن و دەبێتە هۆی دابارین لە ناوچەکانی ئێمە بۆیە کە لە وڵاتانەی کە دەکەونە بەشی ڕۆژئاوای هەرێمی کوردستان واتە ڕۆژهەڵاتی حەوزی دەریای ناوەڕاست کە بارانبارین و یاخود یاردەیەک لەو سنوورە ڕوودەداتن بێگومان بە تێپەڕبوونی کات و کۆمەڵێک فاکتەری ترکە کار دەکاتن بۆ نمونە خێرایی باتێیدا دەبێتەوەی دوایی بوونی نزیکەی 48 کاتژمێر ئەو دیاردەیە بە هەمان شێوە بەڵام بە لاوااستر لە ناوچەکانی ئێمەش دەردەکەوێت بۆیە دەبینین کەەوە لە وڵاتانە پێویست دەکە تۆ زانیاری وەربگری ئەو وڵاتانێک دەور و پشتمان گۆڕنەوەی زانیاریەکانش لە ڕێگەرای ڕێکخراوی کەژناسی جیهانیە هەر وێزگەیەکی کەژناسی کە دادەمەزرێتن پێویست دەکە بۆ ئەوەی تۆ کۆدێکت وەربگریت ئەو داتانێک کە ڕۆژانە تۆماری دەکەی بڵاوی بکەیتەوە تاوەکو بە شێوەیەکی گشتی لەسەر تاسەری جیهان نەخشەیەکی جیهانی دروست دەکرێتن بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی دەکرێتن پێشبینیکاری لای خۆشمان بە هەمان شێوە سوود لەو نەخشانە وەربگرێتن و پێشبینی ڕەوشی کەشوهای پێ بکاتن ئەمە پرۆسەیەکی سادەی پێشبینی کەشوهەوایە بەڵام دروستی ئەو پێشبینیانە چەند دەردەچێت هاوڵاتیان دەبێت ئاشنا بنکەوە پرۆسەی پێشبینی لە ناوەکەیەوە دیارە واتە تۆ پێشبینی دەکەی لە کۆمەڵێک فاکتەر کۆ دەکرێتەوە دووبارە ئەو کەسەی پێشبینی کارە هەڵدەستێ شیکردنەوەیەکی زانستی بۆ دەکاتن ڕەنگە لە هەندێک کاتدا ڕادەی دروستیەکەی زۆر بێ لە هەندێک کاتدا دەبینین دروست نابێتن بەڵام دەتوانین بڵێن بە تەجروبەی ساڵانی ڕابردوش تاکو ئێستا شکر بۆخوا لە سەروی سەدا هەفتا دەتوانین بڵێن پێشبینیەکان دروست دەرچووە بە ژێرەی ئەو وردبینیانەی کە خۆمان دەیکەن بەڵام لە هەندێک حاڵەتیشدا دەبینین پێویستمان بە تەکنەلۆژیای زۆر نوێتر دەبێتن بە تایبەتیش
جیهان ئیمڕۆ بچووک بۆتەوە پێویستی بەوەیەکەوە تۆ بە تایبەت سوود وەرگرتن لە توانستی مانگە دەستکردەکان هەروەها ئەو سۆفتوێرە پێشکەوتوانێکەوە دەتوانن پێشبینیەکی ورتر و ماوەیەکی کورتتر و شوێنێکی ورتر بکەن. ڕەنگە لە هەرێمی کوردستان ئێمەوەکو وێزگەوەکو باسم کرد کێشەمان نەبێ بەو شێوەیە، بەڵام لە پێداویستیەکانی پێشبینیکردنی ڕەوشکەشوها لە هەردوو لایەنەکەی هەم لایەنە مرۆیەکەی پێویستی بەوە بێتکەوە خولی زیاتری پێگەیاندن بۆ کارمەندەکان بکرێتەوە تاوەکو بەردەوام بن لەگەڵ زانستی نوێ هەروها تەکنەلۆژیای نوێ بەکارهێنانی. لایانی دووەمیش لە ڕووی هاردوێرەکەواتە لە ڕووی ئەو ئامێرانێکەوە بەکاردێتن ڕەنگە کەم و کوڕیمان هەبێ بە تایبەتی لە بوونی هەم سوودوەرگرتن لە تواناکانی مانگە دەستکردەکان هەم لە بوونی ڕادار بە تایبەت ڕاداری کەشەوە کە دەبێتە هۆی ئەوەی تۆ بە ماوەیەکی کورت بزانی چ دیاردەیەک ڕوو لە ناوچەکە دەکاتن. ئەمە هەندە محەتەمان هەیە کە بە سیستەمێکی ئەتەرنێتی داتامان بۆ دەگوازرێتەوە کە هەر سەرە سەعاتێ داتایەکە بە ئێمە دەگات. ئەمەش ماگانە داتایەکە کۆ دەکرێتەوە وەکو ئەرشیف دەکرێت بەس هەر ئەرشیفکردنیە بۆ کۆمە ئیسفادە لێ دەکەین بۆ کۆمپانیەکان داوا دەکەن یاخود بەحسی لێکۆڵینەوەکان ماستەر دکتۆرا قوتابی پۆلی چوارە دێن بۆ لێکۆڵینەوە خۆیان لەسەر دەکەن سەبارەت بەو داتایە چونکە داتایەکەمان ینی هەرێمی کوردستانی هەمووی بەگشتی گرتوتەوە زۆربەی شوێنەکان ینی محەتەمان لێ هەیە. ئەمە لە سەرجەم محەتەکان بەدەستمان دەگات بەڵام هەندێکیان هەیە بە شێوەیەکی خامە ینی کارمەندیتکە هەیە کە دەچێت ماگانە پچی داتایەکە وەربگرێتەوە بە شێوەیەکی وەکو بڵێ دەقیقتر ئەو جارەی سوودی لێ وەردەگرین. دەتوانین بڵێن هەر کسری کاژمێرێک جارێکە خۆی لە خۆیدا داتای تۆماکراوە نەوەک پێشبینیە داتای تۆماکراوە لە وێزگەکان وەری دەگرین لە وێزگەکانی تۆماتیک و هەروەها وێزگەکانی کلاسیک کە ئەم داتانە ڕاستەوخۆ دەگات بە بەشی پێشبینی ئێمە لێرە شیکردنەوەی بۆ دەکەین و دەتوانین یارمەتیدەرێکە بۆ ئاسانکاریەکە بۆ ئامادەکردنی پێشبینیەکانی ڕۆژانەمان. بۆ نمونە ئەگەر لە کاتی هاتنی درێژبوونەوەی کاریگەری نزمە پاڵە پستۆیە بۆ سەر ناوچەکەمان ئێمە پێش هاتنی کاریگەری شەپۆڵەکە بۆ ماوەی دەتوانین بێن بۆ ماوەی 24 کاتژمێر ئێمە زووتر ئامادەکاری دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی یاخود هاتنی ئەم شەپۆلە بۆ سەر ناوچەکەمان لە ڕێگای وەکو ئاماژەم پێکرد لە ڕێگای کۆمەڵێک سەرچاوە کە خۆمان پشتی پێدەبەستین لە ئەگەرای ئەم سەرچاوانەوە کە یارمەتی دەرە بۆ ئامادەکردنی یاخود بۆ ئامادەکردنی پێشبینی لە کاتی هاتنی ئەم شەپۆڵانە کە زووتر هاوڵاتیانی لێ ئاگادار دەکەینەوە. ئەوەیان پێ دەگوتە ڕێنگێک وەیەخ تۆمارکەری باران. طبعا باران کە دەباری دێتەنا ئەو بازنەیە ئەوەی ئەمان لە 24 ساعت 2000 باران وەردەگرین ساعات 9 بەیانی لەگەر 9 شەو. طبعا ئەوە کە باران دەباری دەستەنا ئەو شوشەیە مەسەر ئەوڕۆ باران باریە ساعات 9 سبەینێ شەو باران باری ساعات 9 سبەین دێن ئەوەی تەماشا دەکەین بزانین ئاوی تێدا هەیەیانە هەندە زاران باران باریە بارانەکە شایانی پێوان نییە زۆر کەمە ئەمە پێی دەرێن ترێس یان ئەثەر یعنی باران باری نەکەبوو بەس شایانی قیاسکردن نەبووە. ئەگەر تەماشا دەکەین باران هەبی ئەو وەختی مەسەر نا ئەو شوشەی نازانین بارانەکە چەند باریە. طبعا دەیبینە ژۆرێ شتێکی کەمونەکی پلەپلەکراومان هەیە ئاوەکەی تێی دەکەین دەزانین چەند ملیم باران باریە. طبعا ڕۆژانە ئەمە لە 24 ساعتی ڕابردوو دەرێن ئەوەندە ملیمە باران باریە لە یەکی مانجیەوە دەست پێ دەکەین هەتا کۆتایی مانگ لە کۆتایی مانگ دێن ئەو ڕۆژانە هەموو کۆ دەکەینەوە دەرێن ئەوەندە ملیمە لەو مانگەی باران باریە. طبعا هەموو مانگانش پێکۆکۆ دەکەینەوە دەرێن ئەوەندە ملیمە لەو وەرزەی باری کەمە دەرێن لەو وەرزەی مەبەستمان لە مانجی 9 دەست پێ دەکاتن هەتا مانجی 6 ساڵی داهاتوو یعنی مانجی 9 2019 هەتا مانجی 5 و 6 2020 ئەوە پێی دەگوتە وەرزی بارانبارینی ساڵی 2019 ئەمە کە دەرێن ئەو ڕۆبا برێن 24 ساعت ڕابردوو 1 ملیم بارانباریە بۆ نمونە دەرێن 1 ملیم بارانباری خەڵکێک دەرێکا کە 1 ملیم بارانبارین مانای چییە؟ دەرێن ملیمەک بارانباری نیشانەی ئەوەیە یعنی لیترێک ئاو لە مەترێک 4 گۆشە هاتیتە خوارێ. طبعا کابران لەوانێ قەنەعات ناکە چۆن لۆی دەستەلمێنی ئەمە دەرێن مەترێک 4 گۆشە بریتیە لە 100 سانتیم بەرینی 100 سانتیم درێژی دەرێن 100 سانتیم فی 100 سانتیم
دەکات 10,000 سانتیم وانە کە دەڵێن 10,000 سانتیم ئەمە ملیمەک تەبعاً ئەمە کە قەبارەی وەردەگرین درێژی فیپانی فی بەرزیە درێژی فیپانی گوتمان دەکات 100,000 فی بەرزیەکە دەکەن بەرزیەکە 1 ملیمە یعنی 1 ملیم چ یعنی 1.1 عفوا 0.1 سانتیم دێین ئەو 10,000ەی زارانی 0.1 دەکەین سفرێک دەڕواتن دەمینێتەوە 1000 ئەو 1000 بریتە لە 1000 سیسی هەر سیسیەکی بریتە لە 1 ملیلیتر کەواتە 1000 ملیلیتر یعنی 1 لتر ئەو ئەوەکیان تۆمارکەری باران بارینە بەس ئەوەیان عفوەن ئەوەیان هەموو سعات نۆی بەیانیان ئەوە پێی دەگوترێت چارتی باران ئەو چارتەی دەگۆڕین ئەو سعاتە قورمیش دەکرێتن وەکو سعاتی اعتیادی قەدیم قورمیش دەکرێتن و لە شوێنی خۆی دایدنێنەوە لە تەوقیتەکەی سعات نۆی سبەی دایدنێن ئەوە دێ ئەگەر باران نەباری طبعا ئەو قەڵەمەکی پێوەیە قەڵەمەکە حبری پێوێ دەینووسیتن لەسەر ئەو گرافەی لەسەر ئەو چارتەی دەینووسیتن کاتێ ئەگەر هیچ باران نەباری ئەو لەسەر بە یەک خەتیدا دەڕواتن دەسوورێتەوە تا 24 ساعتەکەی تەواوەکە کەنجی باران دەست پێ کرد ئەوە ئاو دەکەوتە ناو ئێرە دێرە قەڵەمەکەی بەرز دەکاتەوە قەڵەمەکەی بەرز دەکاتەوە هەتا دەگاتە شوێنێک کە گەیشتە 25 میلیمەتر عفوا 25 گەیشتە 25 میلیم ئاوەکە دەڕژێ وەکو ستیفۆنەکە ئەوە دادەکەوێتە ئاوەکەی تێدا ڕژێتە خوارێ دێتە لە سفرەوە دەست پێ دەکاتەوە یعنی ئەوە ئەگەر لە شەو ڕۆژەکی 50 میلیم باران بباری ئەوە لە سفرەوە 2000 دەستە سەرێ دێتەوە خوارێ یەکێک لە ئەرکە سەرچیەکان واتە ئەو ئامانجە سەرچەی سەرجەم دەستگاکانی کەشناسی لە جیهانکاری لە بۆ دەکە پاراستنی هەم ڕۆح و هەم گیانی هاوڵاتیە بێگومان پاراستنی ڕۆح و گیانی هاوڵاتیش بە ڕێگەی ئەو بڵاوکراوانە دەبێتن کەوا بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانی دەگاتە دەست هاوڵاتی و جگە لە هاوڵاتیش بۆ دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەت ڕەوانە دەکرێتن بۆ ئەوەی ئەو دەستگایانەش هەم لە دەستگاکانی هاتوچۆ شارەوانی ڕێگاوبان بە شێوەیەکی گشتی ئەو کەرتانەی کەوا پەیوەندن بە خزمەتگوزاری گشتیەوە بزانن کەوا پێشبینی کەشوها بۆ 48 کاتژمێری داهاتوو چ دەکرێت تاوەکو کۆمەڵێک ڕێکار بگیرێتە بەر هەمومان دەزانین کارەساتی سروشتی لە سەرتاسەری جیهان ڕوو دەداتن ڕەنگە ڕێگرتن تێیدا ئەستەم بێتن لە ڕووی زانستیەوە تۆ نێڵێکەوە کارەساتی سروشتی ڕووبدە بەڵام دەکرێتن تۆ بتوانیت ڕێگری لە کەمکردنەوەی زیانەکانی بکەین ئەو ڕێگریش بە دوولایەنە دەبێ هەم دەستگا خزمەتگوزاریەکان لە ڕێگەی ئەو راپۆرتانێکەوە بەدەستیان دەگاتن کۆمەڵێک ڕێکار بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی زیانەکان لایانی دووەمیش هۆشیاری تاکە بێگومان بێ هۆشیاری تاک تۆ ناتوانانی نەتیجەیەکە دەست بکەوێتن هۆشیاری تاکیش لەوە دەست پێ دەکاتن هەم لە کۆڵانەکەی خۆتەوە لە بەردەمی ماڵەکەت کە تۆ بتانی سەری منهۆڵەکان بە پاشی ڕابگیرێتن نێڵێشتی پیسی بکەوێتێت تاوەکو نەبێتەوەی دروستبوون و بەرزبوونەوەی ئاستی ئاو لە لافاو هەروەها بەکارنهێنانی ڕێگاکانی دەرەوە بە تایبەتی لەو کاتانێکەوە وەرزی بارانبارین دەبێت یاخود وەرزی بەفربارینە یاخود دروستبوونی دیاردەی تەم کەوا دەبێتە هۆی ئەوەی بەشێکی زۆری ئەو هاتووانەی بە تایبەت لە ڕێگاکانی دەرەوە تووشی هاوڵاتی دەبێتن لە ئەنجامی پابەت نەبوونە بەو بڵاوکراوانە هەروەها پابەت نەبوونە بە سەلامەتی هاتوچۆل تێیاندا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو پێشبینیانێکەوە ئێمە دەیدەین دەتوانین بڵێن خزمەتی سەرجەم سێکتەرەکانی ژیان دەکات بە هەموو هاوڵاتیەکی سادە و ئاساییکەوە ڕۆژانە لە دەرچوونی لە ماڵەوە پێویستی بەو پێشبینیە دەبێت تەنانەت بۆ پۆشینی شێوازی جلوبەرجی هەروەها ئەو منداڵانەمان کە دەستنە قوتابخانە ئەمان پێویستیان بەو زانیاریانە دەبێتکەوە ئایا ئەمڕۆ بەرنامەی چوونە دەرەوەیان چۆنی دەبێتن ئایا پێویست دەکە مامۆستای قوتابخانە وەرزش لە دەرەوە بکاتن یاخود لە هۆڵێکی داخراو بیکاتن هەروەها جگە لە سەیرانەکان ڕێوڕسمەکان کەوا لە دەرەوە دەکرێتن بە هەمان شێوەش لە ڕووی تەندروستیەوە هەر لە حاڵەتێکی دروستبوونی دیاردەی خۆڵبارین پێویست دەکە دەستگاکانی
تەندروستی هەموو جار بکەوێتە حاڵەتی ئامادە باشی بۆ ئەوەی کەوا بەلایانی کەم نەخۆشخانەکان لە ئامادە باشی دابن بۆ دروستبوونی ئەو حاڵەتانەی بە تایبەتی ئەو نەخۆشانەیەکەوە تەنگە نەفەسی و ڕەبۆیان هەیەکەوە ژمارەیان زۆرتر دەبێت لەو ڕۆژانەدا جگە لەوەی دەبینین لە ڕووی ئابوووریەوە سوودێکی زۆری دەبێت ئێمە ئەگەر بینە بەرچاوی خۆمان تۆ هاتوچۆی ڕێڕەوەکانی ناوچە سنووریەکان ئەگەر لە یەک ڕۆژدا بخرێتن چەند زیان بە کۆمەڵی خەڵک دەگەێنێت جگە لە حکوومەتیش هەم لە بازرگانێکەوە بارەکەی دوا دەکەوێتن لەسەر سنوورکەوە بەهۆی ڕێگە جیرانەوەکە بەڵام ڕەنگە بە ئەو هەماهەنجەیە کە ئێمە لەگەڵ وزارتی ئاوەدانکردنەوە و پۆلیسی هاتوچۆ دەیکەین پێش بوونی دیاردەی بەفربارین و یاخود شەختە کۆمەڵێک ڕێکار بگیرێتە بەر بەلایانی کەم بێتە هۆی ئەوەی کەوە ئەو ئاستانگانێکەوە لە ڕێگاکانی دەرەوە دروست دەبێت کەمی بکەینەوە. ئەمە دوای ڕژێمی بەعس کە حکوومەت تشکیل بووتەوە لە ساڵی 92 هەندێک ینی محتاتمان هەیە کە هەیەکمان هەولێر دهۆک سلێمانی بڵێن پارێزگایەکان بە پشتێرێکی دوو وێزگایان هەبووە بەڵام بەهۆی ینی بژانەوەی کوردستان و زیاتر ینی وێزگەکان زیاتر وەکو بڵێ دەسەڵات زیاتر بووە محەتەکانی زیاتر بوون هەندێکمان هەیە ئەلکترۆنینە ئەوانەی کە پێشتریش لە 92 کە بەدەستمانە هەرما و تا ئێستاش ئیسفادەی لێ دەکرێت و هەم بە شێوەی هاردە و هەم بە شێوەی کاغەزش هەڵدەجێرێت بەڵام زیاتر بە شێوەی ینی لەناو داتابیز وەکو بڵێ لەناو کۆمپیوتەر بمێنێتەوە زیاتر سوودی لێ وەردەگیرێت و بە ئاسانی سوودی لێ وەردەگری نەوەکو بێ و سەر کاغەز و ئەو سەردەمەمان ینی تێپەڕان الحەمدوللا کە ئێستا بە شێوەیەکی ینی هەر بە کلیکێک دەتوانانی داتایەکە زۆر بە ئاسانتر وەربگرین. ئەمە جگە لە کۆمپانیا و بڵێن خوێندی باڵا خۆشمان سوودی لێ وەردەگرین زۆربەی جار راپۆرتێک دەردەکەین ماگانە کە لە بۆ هەندێک دەستگایەکانی حکومی و هەروها لە سایتی خۆمان کە بڵاوی دەکەن یاخود لە پێیجی فەیسبوک داتایەکان مقارانە پێ دەکەن کە باران بۆ نمونە زیاتر بارانە پلەی گەرمیە ینی میلەتی کورد زیاتر زۆر تەرکیز لەو دوێ دەکاتەوە خاستن وەرزی باران کە بزانیت چەند باران باریوە جیاوازی بکەین لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڕێژەیەکی گشتی دەتوانانی هەر سەرە سەعاتێک داتامان بەدەست دەکات ئێمە لە لێرەوە ئەتوانی سەیریکەین و ینی ئاماژە پێ بۆ نمونە پلەی گەرمی ئێستا سەیری بکەن کە بۆ نمونە مەحەطەی ئاکرێ هەموو ینی ڕەگەزەکانی کە لە چ پێک هاتووە یاخود بۆمان نیشان بدات هەر بە کلیکێک هەمومان نیشان دەدا کە لە بارانە پلەی گەرمیە ئاراستەی باە شەیە هەموو ڕەگەزەکان لە خۆ دەگریت یان هەر سەرە سەعاتەکە و ئەمە دوای سەعات کۆتایی پێهات ئەمە دەتوانی سێری بکەین و کە لەو شوێنە باران باری و یاخونە ینی وەکو بڵێ نمونەیەکی زەقە لە بەرچاومان کە بە دیار دەکەوێت یاخود پلەی گەرمی دەرەجە حرارە لەو سەعاتە گەشتە چ ئاستەی ئاراستەی بامان بۆ هەتا چەندی ڕۆیوە ئەمەش بە هەمان شێوە بۆ نمونە لێرە پێنجوێنی وەربگرین کە هەر چەندە شوێنێکی شاخاویە ئەمە دەتوانین ئەمە داتای ئەمڕۆی هەتا وەکو سەعادەی داوە پێمە ئەمە تقریبان 7 محەتەی کلاسیکمان هەیە هەولێر پیرمام شەمامک دهۆک زاخۆ سلێمانی چەمچەماڵ بەڵام سەرجەم وێزگەکانی تکەمان بە شێوەیەکی ئەلکترۆنیە کە هەر سەرە سەعاتێک داتامان پێدەکا ئەمەش بە ڕێگای سیستەمی ئەنتەرنێتیە کە بە سیمکارد ڕەبت کراوە هەر سەر سەعاتێک داتامان بەدەست دەکات ئەوە بریتێرە تەشتی بە هەڵم بوون تەشتی بە هەڵم بوون ئەوە ئاوی تێدەکرێتن هەموو نۆی سبەینان دێن ئەمە وەری دەگرین تەبعاً چۆن وەری دەگرین ئەوە نوکەکی تریژی پێوەیە ئەوەش پلە پلەکراوە لە سفرەوە هەتا 100 پلەی یعنی لە سفرەوە هەتا 100 میلیمی دێن ئەوە کاتی کە ئەو ڕۆوەری دەگرین مەسەلەن تەشتەکە پڕ کرایتەوە ئەو ڕۆوەری دەگرین دەبی نوچی ئەو بزمارەی لەسەری ئاوێبی لەسەر ئاوێبیتن ئەو وەختی لێ دەگەڕن ژمارەی دەخوێنینەوە مەسەلەن بابلێن نۆهەت دەخوێنینەوە دێن سبەینی سەعات نۆی سبەینێ دێن زارە چێ دەیخوێنینەوە تەمەشا دەکەین ئەو بزمارە ئەوەندەی بەدەرەوە یعنی چەند سانتیمێک یعنی سانتیمێک 10 سانتیمێک 2 سانتیم بەدەرەوەیە دێن زارە چیتکە دای دەبەزێنینەوە نۆهەت بدای دەبەزێن دەی تەماشا دەکەین ئەو زارەی لەسەر 80 سەری بزمارەکەی بۆچی تەواو کە لەسەر ئاوێ بوو ئەو وەختی تەماشای دەکەین 80 خوێندیتەوە دەڵێن
نۆهەت کەم هەشتا دەکاتدا کەواتە 10 میلیم لە 24 ساعتی ڕابردوو ئاو بە هەڵم بووە لەناو تەشتەی ئەوە قیاس دەکرێت لە بۆ هەموو ئەو دەرو پشتانە یعنی ئەوگەر شوێنێکی بە ئاوت هەبی شوێنە ئاواکت هەبی ئەوەندە ملیمە ئاو بە هەڵم بووە یعنی کە مەدرێن ملیم یعنی بە بەرزی ئەوەندە ملیمەی ئەوە پێی دەگوترێ عداد الرياح وياخذ پێوەری با طبعا ئەو ئاراستە و خێرایی با دیاری ناکە تەنها ئەوە بۆی ئیسفادەی لێ دەکەین لە بۆ بە هەڵمبوونی لە بۆ بە هەڵمبوونی طبعا 1 مەتریمان عفوا نیو مەتریمان هەیە لەگەر 2 مەتری طبعا نیو مەتریەکەمان ئێستا ئیژ ناکات تەنها ئەو 2 مەتریەی بەکاردێنین ئەوە پێ عدادە وەکو عدادە چی بنزین و شتی وهەیە ژمارەکان ئاوا دەکاتن هەموو سبەینان دێن کە ئەو تەشتەمان خوێندەوە دێن ئەویش دەخوێنینەوە کە دەخوێنینەوە ژمارەی تۆمار دەکەین دێن لۆ سبەینێ سعات 9 سبەینێ تەماشادەکەی ژمارەکە گەورەتر بووە ئەو ژمارە گەورەی ژمارە بچووکەی دونێ لێ دەردەینین دەرێن عداد و ریاح دوخم جەریان ڕۆیشتنی با ئەوەندە بووە تەما شتێک هەیە پێویستە ئاماژەی پێ بکەین بە هەڵم بوون چەندی تیشی ڕۆژ بەهێزتر بی و خێرایی با زیاتر بی بە هەڵم بوون زیاتر دەبیتن ئەوە دوو شتێکە بە هەڵم بوون زیاتر طبعا لە زستانان بە هەڵم بوون زۆر کەمە لە ڕۆژانی هاوینان کە با خێراش بیتن ئەوە تاکید بە هەڵم بوون زۆرە ئەوە هەیە پێی دەگوتێ سەنشاین بریتیە لە ماوەی دەرکەوتنی تیشی ڕۆژ لە ڕۆژێکدا یعنی لە بەیان ئەوە لە بەیانیەوە دەگۆڕێ خو لە ئێوارێەوە دەگۆڕێ لە ئەوی سبەینە کە تیشی خۆر بە دەرکەوت ئەوە پێی دەگوتێ چارتەچی پێوێ ئەو چارتە هاوینەی هەیە و زستانەی هەیە و مامناوەندی هەیە بەهاری و پاییزی هەیە طبعا شوێنەکانی جیاوازە شوێنەکان دەبێ بیگۆڕی لە شوێنەکان و چارتەکەش جیاوازە شکل شێوەی جیاوازە کە شەوان دەیبەستین دۆستمێنەکە تیشی ڕۆژ بە دەرکەت ئەوە یەک عادەتی هەیە ئەو تۆپە قۆقزە ئەو تۆپە تیشی ڕۆژ کۆ دەکاتەوە لە نقطەیەکی گچکە دەیدا دەی سووتێنی ئەو نقطەیە طبعا ئەگە تیشی ڕۆژ بە دەرەوە بی ڕۆژ بە دەرەوە بی ئەو شوێنە دەسوڕێ لە سبەین و دەست پێ دەکات هەتا ئێوارێ طبعا ئەوە هەموو پلەکراوە سعاتی لە بۆ دانرایە ئەوە دەرێن لە 6ەوە 7 تا بزانە چەندی ئێوارە لەوەی دیاری کرایە ئەو شوێنان ئەو وەختیشکەوە ڕۆژ بە دەرەوە نەبوو دەبین هەور بوو یان تۆزوابی ڕۆژ بە دەرەوە نەبی ئەوە شارتەکەی ناسوودەریتن ئێواران تەماشا دەگەن عەفوەن دەرێن ئەوەندە سعاتە ئەو ڕۆژەی ڕۆژ خۆر بە دەرەوە بووە شتێکی تریشمان هەیە ئەگەر ئاماژەی پێ بکەین ئەوەیە پێی دەگوترێ ئاراستە و خێرایی بە طبعا ئاراستە و خێرایی بە کەپەکان سێ کەپی پێوەیە وەکو فافۆنێکە قاپێکە ئەوە کە خێرایی بای پیشانەدام ئەویت کەش وەکو تیرەکە نوکە باریکەکەی نوکە تیژەکەی ئاراستەی بە نیشانەداتن کە ئاراستەی بە نوکە باریکەڕووی لە چێن دەرکرد ئاراستەی بە لەو شوێنەوە دێتن باڕۆمەتر لە بۆ دیاریکردنی پاڵەپەستۆی هەوا هەم لەسەر وێزگە هەم لەسەر دەریا بزانین چۆن دەیخوێنینەوە دێن کەمەک لایتێک ئەلێ لەو شوێنێ دەدەین ئەوە جیوەی تێدا جیوە ئەو بۆشایەک هەیە لەو ئەوەی بەرز و نزم دەبیت ئەو شوێنە بەرز و نزم دەبیت تا دەگاتە ئاستی جیوەکەی کە گەیشتە ئاستی جیوەکەی کەمەک دوو سێ گۆشەی بچوو لەولار لە جیوەکە دروست و ئەمە دەیخوێنینەوە ئەلێرە دەیخوێنینەوە مەسەڵەن دەرێن پاڵەپەستۆی هەوا بریتە لە 971 ملی بار ئەو وەختی دێن ئەوە پێی دەگوترێ گەرمی پێوی نووسا و محراری لاسق دێن دەبی ئەوەش بخوێنینەوە تەماشا دەکەین گەرمی پێوەکە پلەی گەرمیەکەی 26 طبعا ئێستا وەختی خۆی ئەو خشتەمان بەکاردەهینە لۆ دەرهینانی پاڵەپەستۆی حەقیقی لەسەر وێزگە و لەسەر دەریا بەس ئێستا ئەوەی بەکارناینین سۆفتوێرەی بەکاردێنین لە کۆمپیوتەری بەرنامەی تایبەتیە کە ئەو دوو ژمارەمان داخل کرد لەگەر پلەی گەرمی وشتی دەرێ یەکسەر پاڵەپەستۆی هەوامان لەسەر دەریا دەداتێ و وەک پاڵەپەستۆی هەوامان لەسەر وێزگە دەداتێ